سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان. ڕێزلێنان لە یادی گیانبەختکردوانی گوردانی شوان لە شاری سنا، بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە کێوەڕەشی شاری سەقز، دیداری چالاکانی مافی ژن لەگەڵ دایکانی دادخواز لە شاری سنا، ناڕوونی چارەنووسی چوار چالاکوانی ژنی دەست بەسەرکراو لە شاری سنا، ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان و شیراز، شەپۆلی سەرکوتی چالاکانی مەدەنی و کرێکاران لە ئێران و خۆپێشاندانی خەڵکی بەنگلادێش دژ بە دەستدرێژی سێکسی بۆ سەرکچێکی تەمەن 8 ساڵ. ڕێزلێنان لە یادی گیانبەختکردوانی گوردانی شوان لە شاری سنا. بەپێ هەواڵی گەیشت و ڕۆژی شەممە 25 ڕۆژشەممەی 1403 کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە شارۆچکە سەنعەتیەکانی ژمارە 1، 2، 3 شاری سنا لە مەراسمێکدا ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی گوردانی شوان گرت. بەشداربوونیەوە مەراسمە لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند هیچ کات بوێری و فیداکاریەکانی هاوڕێیانی گوردانی شوان لەبیر ناکەین و پەیمان لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە نوێ دەکەینەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەردەوام باسکی چەکداری کرێکاران بووە و هەموو کات زاکۆکی لە مافی کرێکاران و چینی هەژاری کۆمەلگا کردووە. بە وتەی هاوڕێ ئیبراهیم عەلی سادە، دارێک کە لە زەرگوێز چێندراوە لە سنا، سەقز، دیواندەرە، مەهاباد و شارەکانی دیکەی کوردستان ئاویاری دەکرێت. هەر لێرەوە دەستی هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە کە لە هەستیارترین بارودۆخدا ئەو دامەزراوەیان ڕاگرتووە بە گەرمی دەگوشین و دەستخۆشییان لێ دەکەین. بژی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێیانی گیانبەختکردووی گوردانی شوان. بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە کێوەڕەشی شاری سەقز. ڕۆژی هەینی 24 ڕۆژشەممەی 1403 سەدان کەس لە ناوچەی کێوەڕەشی سەقز کۆبوونەوە و مەراسمی نۆرۆزیان بەڕێوە برد. ڕۆژی ڕابردوو چەند ناوچەی سەقز لەوانە چیای چاقەڵ، شارۆچکەی ساحب، ئاوایی جوونیانی سەر بە ناوچەی تیلەکۆ و کێوەڕەش، وێڕای هەڕەشەی ناوەندە ئەمنیەکانی ڕژیم بە جلوبەرگی ڕەنگاو ڕەنگ و هەڵگرتنی ئاگەر، هاتنی نۆرۆز و بەهاری سەرکەوتنیان جێژن کرد. بەشداربووان بە وتنەوەی دروشمەکانی ژن، ژیان ئازادی و کوردستان گۆڕستانی فاشیستان ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا گرت و بەڵێنیاندا درێژە بە ڕێگا و ڕێبازیان بدەن. بەڕێوەبردننی ڕێڕەسمی نۆرۆزی تایبەت بۆ منداڵان لە شاری بۆکان. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەممە ڕێڕەسمێک تایبەت بۆ پێشوازی لە نۆرۆز لەلایەن ئەنجومەنی ئەدەبیاتی منداڵان و مێرمنداڵانی نیشتمانی بۆکان لە ساڵۆنی مەستوورەی کوردستانی ئەو شارە بەڕێوەچوو. ڕێڕەسمەکە بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە کەسایەتیەکانی نێوشاری بۆکان، بە تایبەت کەسایەتی ئەدەبی و فەرهەنگیەکان و چالاکانی مافی منداڵان بەڕێوەچوو. لەم ڕێڕەسمەدا هەندێک زانیاری سەبارەت بە پاراستنی ژینگە لە کاتی پشوو و سێران لە ڕۆژانی نۆرۆز پێشکەش بە منداڵان کرا و منداڵانی بەشدار بوو بۆ بوتنەوەی سرود و گۆرانی ڕێڕەسمەکەیان ڕازاندەوە. دیداری چالاکانی مافی ژن لەگەڵ دایکانی دادخواز لە شاری سنا. ڕۆژی هەینی 24 ڕەشەممەی 1403 کۆمەڵێک لە چالاکانی مافی ژنان لە شاری سنا بە بۆنەی هاتنی نۆرۆز سەردانی ژمارەیەک لە دایکانی دادخوازی ئەو شارەیان کرد. لەو دیدارەدا ڕێز لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری گیرا و ژنانی چالاک بۆ جارێکی دیکە پاڵپشتی خۆیان لە بنەماڵە دادخوازەکانی کوردستان دووپات کردەوە. بەشداربووان هەروەها ڕۆڵی ژنانیان لە گۆڕانکاریەکانی کۆمەلگادا بەرز نرخاند و خوازیاری بەشداری زۆرتری ژنان لە بۆنەکان بەمبەستی گەیشتن بە بەرابەری و دادپەروەری بوون. لەو چاوپێکۆچنەدا یەکێک لە دایکانی دادخواز دەستخۆشی لە ژنانی تێکۆشەری شاری سنە کرد و ڕاگەیان بوونتان لێرە نیشانەی لە بیر نەکردنی ڕۆڵەکانمان و زیندوی دەنگی دادخوازیە.
گواستنەوەی کیانوش چەراغی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەممە کیانوش چەراغی بەنجکراوی سیاسی خەڵکی دێهلۆران و ڕاگیراو لە زیندانی دەڕەشار بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کرا. ڕۆژی 13 ڕەشەمەی 1403 کیانوش چەراغی لە ناڕزایەتی بە گواستنەوەی بۆ زیندانی دەڕەشار مانی لە خواردن گرت، بەڵام شەوی پێنجشەممە بەهۆی دابەزینی زەختی خوێن دۆخی تەندروستی تێکچوو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مەئمورانی زیندان حەبێکی نەناسراویان بە کیانوش داوە و ئەو بەندکراوە سیاسیە تووشی شۆکی عەسەبی بووە. ئێستا کیانوش چەراغی لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان بەستەری کراوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. گوشاری دادستانی ورمێ بۆ سەر بنەماڵەی چەند بەندکراوی مەحکوم بە بڕینەوەی پەنجە. لە ڕۆژانی ڕابردوودا دادستانی ورمێ لە ڕێگەی نامەوە گوشاری بۆ بنەماڵەی هادی ڕۆستەمی، مێهدی شاهیوەند و مێهدی شەرەفیان هێناوە و ڕایگەیاندووەکە ئەگەر ڕزایەتی سکاڵاکار بەدەست نەهێنن پەنجەکانیان دەبڕنەوە. بەپێ زانیاریەکان هادی ڕۆستەمی، مێهدی شاهیوەند و مێهدی شەرەفیان بە تۆمەتی دزی دەست بەسەر و بە بڕینەوەی پەنجە مەحکوم کراون. داستانی ورمێ یەک مانگ دەرفەتی بە بنەماڵی ئەو سێ بەندکراوە داوە تاکو بتوانن ڕزایەتی سکاڵاکار بەدەست بێن و ڕێگە لە بەڕێوەچوونی حکومەکەیان بگرن. چالەکانی مەدەنی هۆشداریان داوەکە بنەماڵی ئەو سێ بەندکراوە هەژارن و توانایی قەرەبووکردنەوەی زیانی ماڵدزراوانیان نییە، بۆ بۆنەوە داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن یارمەتیان بدەن. ناڕوونی چارەنووسی 4 چالاکوانی ژنی دەست بەسەرکراو لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا 4 چالاکوانی ژنی خەڵکی شارەکانی سنە و دێولان بە ناوەکانی باران ساعیدی، لەیلا پاشایی، سۆما محەممەد ڕەزایی و سۆهەیلا مەتاعی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. پاش بەڕێوەچوونی مەراسمەکانی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە شارەکانی کوردستان، ڕۆژی 19 ڕەشەممە سۆما محەممەد ڕەزایی و باران ساعیدی لەلایەن ئیدارەی سڵاتی سنەوە دەست بەسەر کران. ڕۆژی 20 ڕەشەممە لەیلا پاشایی و سۆهەیلا مەتاعی لە شارەکانی سنە و دێولان لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە ڕەفێندراون و لۆ ڕۆژەوە چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. شاینی باسەکە باران ساعیدی، لەیلا پاشایی و سۆهەیلا مەتاعی لە سەردەمی شۆڕەشی ژینایش دەست بەسەر کرابوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە معدەنی یۆرت لە ئازەرشار. ڕۆژی هەینی 24 ڕۆژەمەی 1403 کرێکارانی شاغەڵ لە معدەنی یۆرتی ئازەرشار دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم معدەن خوازیاری پەرداختی چەند مانگ حەقدەستی دواخرا و تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ بوون. جێگەی ئاماژەیەەکە معدەنی یۆرتی ئازەرشار هەمان کانگایەکە لە ساڵی 96 هەساوی بەهۆی داڕمانی بەرد 43 کرێکار تیادا بوونە قوربانی و هێشتا پێرسۆنەلەکەی لە خراپترین دۆخدا دەژی. ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان و شیراز. ڕۆژی هەینی 24 ڕەشەمەی 1403 کەشاوەرزانی ڕۆژاوای ئیسفەهان و جوتیارانی شیراز پەیوەست بە مانگرتنی کەشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان بوون. بە پێزانیاریەکان کەشاوەرزانی ڕۆژاوای ئیسفەهان بە مانگرتن و داخستنی جادە پاڵپشتیان لە هاوپیشەکانیان لە ڕۆژهەڵاتی ئیسفەهان کردووە. کەشاوەرزانی ناڕازی بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی حەق ئاوە و قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. لە لایەکی دیکەوە جوتیارانی شیراز بە کۆبوونەوە لە بەردەم جیهادی کەشاوەرزی ناڕزایەتی خۆیان لە ئاجبڕینی بەردەوامی کارەبا و نەدانی سوتەمەنی بۆ هەڵکردنی ماتۆڕی بیرەکانیان نیشانداوە. شەشەمین ڕۆژی مانگرتنی 9 بەندکراوی سیاسی لە زیندانی ئەهواز. ماوەی 6 ڕۆژە 9 بەندکراو بە ناوەکانی خەلیل خەسرەجی، ڕەزا مەعاوی، نادر هەلیچی، محەممەد مەروانی، هادی حەیدەری،
حەسوون دلفی، یونس غەرباوی، حسێن سیلاوی و عەلی بەروایە مانیان لە خواردن گرتووە و گیانیان لە مەترسیدایە. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ئەو 9 شارۆمەندە عەرەبە لەلایەن سوپای پاسدارانەوە پەروەندە سازیان بۆ کراوە و دژ بە بێبەشکردنیان لە دەرمان و خراپی دۆخی زیندان مانیان لە خواردن گرتووە. بەندکراوانی مانگرتوو ڕایان گەیاندووەکە لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەری کراون و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسیانن. جێگەی ئاماژەیەکە ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەممە نادر هەلیچی بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی دەرمانگا کراوە. شەپۆلی سەرکوتی شارەکانی مەدەنی و کرێکاران لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 2 دەست بەسەرکراوی شۆڕەشی ژینا لە شاری تاران و سوختبەرێک و کرێکارێک لە بەلوچستان لەلایەن وەزارەتی ئیسڵاتەوە دەست بەسەرکراون. بە پێ زانیاریەکان ڕۆژی شەممە 18 ڕەشەممە سوختبەرێک بە ناوی ئەنوار دەپا تەمان 35 ساڵ بە توندوتیژەوە لەلایەن هێزەکانی فەراجا دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. لە لایەکی دیکەوە کرێکارێکی شاغڵ لە کارگەیەکی بەرهەمهێنانی بلوک لە گوندێکی شارستانی سەرباز بە ناوی عەبدولخەلق گەهرام زەهی تەمەن 29 ساڵ لە هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەرماڵەکەی دەست بەسەر کراوە. ڕۆژی 12 ڕەشەممە 2 دەست بەسەرکراوی شۆڕەشی ژینا لە شاری تاران بە ناوەکانی ئەشکان حسێنی تەمەن 40 ساڵ و فەرشید موحسنی بۆ جارێکی دیکە لەلایەن وەزارەتی ئیسڵاتەوە ڕەفێندراون و زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستانیە. لە 3 دەرەزانی 4 بەندکراو لە 3 زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی 3 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ساری، ئیسفەهان و شیراز جێبەجێ کراوە. بە پێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 2 بەندکراو بە ناوەکانی مەجید وەحیدی تەمەن 26 ساڵ و نەسرین بارانی تەمەن 29 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی ساری و ئیسفەهان ئەعدام کراون. لە زیندانی عەدڵابادی شیراز 2 بەندکراو بە ناوەکانی سابر فەتحوڵڵاهی تەمەن 30 ساڵ و زەکی زاکری تەمەن 27 ساڵ خەڵکی ئەفغانستان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. دووە هەواڵ خۆپێشاندانی خەڵکی بەنگلادێش دژ بە دەسترێژی سێکسی بۆ سەرکشێکی تەمەن 8 ساڵ. ڕۆژی هەینی 24 ڕەشەممە هەزاران خوێندکار و شارۆمەندی بەنگلادێشی لە ناڕزایەتی بە دەستدرێژی سێکسی بۆ سەرکشێکی تەمەن 8 ساڵ و گیان لەدەستانی ڕۆژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتن. 10 ڕۆژ لەوبەر کچێکی تەمەن 8 ساڵی خەڵکی بەنگلادێش کاتێک دایکی سەردانی خۆشکی دەکات لەلایەن چەند کەسەوە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەری و بە سەختی بریندار دەبێت. ئەو منداڵە پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە ڕۆژی پێنجشەممە 23 ڕەشەممە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەست ئەدات. پاشە ڕووداوە خوێندکارانی زانکۆ لە بەنگلادێش و شارۆمەندانی مەدەنی دژ بە نەبوونی ئەمنیەت خۆپێشاندانیان کرد و خوازیاری محاکمەی تاوانباران بوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و سوودەبن.